د کمپانیەکە دا شەهیدان دا یان بێژن ڕەنجە شەهیدان دا کوشەڤە بوری بەشداربوونە سەرمایەدارên Herêma Kurdistanê û nûnerên grûpên kampaniyan li Otêla Dîvan li Hewlêrê birêve çû 16 milyon dolar hatin komkirin û çend avayên nîştecêbûnê û bi sedan kursiyên xwandinê di qonaxên cuda da weke dibistan û zanîngehan ji bo zarokên şehîdan hatin bidestxistin. لە بەرنامەی شەوی ڕابردووی لەگەڵ ڕەنجی تۆڕی میدیای ڕوودا کە تایبەت بوو بە کەمپینی ڕەنجی شەهیدان سەرمادارێکی زۆر بەشداریان تێدا کرد و پاڵپشتی خۆیان بۆ کەمپینەکە ڕاگەیاند و هاوکارێ دارایەکانیان ڕاستەوخۆ پێشکەش کرد و بەشێکیان بە پارەی کاش و هەندێکیشیان بە پێشکەشکردنی یەکەی نیشتەجێبوون بەشداریان لە کەمپینەکەدا کرد. زۆرترین بەڕەپارەش لەلایەن سەرماداری کورد فاروقی مەلا مستەفا درا کە بڕەکەی 3 میلیارد دینار بوو. دوای ئەویش شێخ سعد لە گروپی کۆمپانیەکانی قەیوان بە بڕی 2 میلیۆن دۆلار بەشداری لە کەمپینەکە کرد. هەرێک لە سیروان بارزانی خاوەنی کۆمپانیای کۆڕک تلیکۆم و پێشڕەو دزەیی خاوەنی فالکۆن گروپ و ئیمپایر وۆڵد و ئەحمەد ئیسماعیل خاوەنی کۆمپانیای ماس و گروپی کۆمپانیەکانی کار و سەرمایەدار خالید خۆشناو هەریەکان بە بڕی 1 میلیۆن دۆلار بەشداریان لە کەمپینەکەدا کرد. هەروەها گوتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان مەلایەسین دەیەکی نیشتەجێبوونی لە پرۆژەی ئاسوودە سیتی بە هەموو پێداویستیەکانی ناوماڵەوە کە بە هەکەی 1 میلیۆن دۆلارە پێشکەشی کەمپینەکە کرد. بەدەر لەوانەش گروپی کۆمپانیەکانی جیهان بە بڕی 1 میلیارد دینار و ئەحمەد مەلاقادر خاوەنی کۆمپانیای هیوا گروپ و سەرمایەدار سەباح مەلحەم بە بڕی 9 میلیارد دینار بەشداری کەمپینەکە بوون. هەروەها چەندین کۆمپانیا و سەرمایەداری دیکە بە بڕی جیاواز بەشداریان لە کەمپینەکەدا کرد. بەدەر لە سەرمایەداران دکتۆر دەرباز محەممەد وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق لە ڕێگای نوێنەرێکیەوە بە بڕی 10 میلیۆن دینار بەشداری کەمپینەکەی کرد و سەرمایەدارێکی عەرەبیش بە ناوی شێخ خەنجەر بە بڕی 50 میلیۆن دینار بەشداری کرد. هاوکات بەشێک لە خوێندکاران و قوتابیانی زانکۆکانی کوردستانیش بە بڕی پارەی جیاواز بەشداری کەمپینەکەیان کرد. ئەمە جگەلەوەی هەندێک دەستگا و زانکۆ بە شێوەی دابینکردنی کورسی خوێندن لە خوێندنگای سەرەتایەکانەوە تاکو و زانکۆ بەشداریان کرد و ژماری کورسیەکانیش گەیشتە 235 کورسی خوێندن. بەم چەشنە کۆی گشتی ئەو داهاتی لەم بەرنامەیەدا کۆکرایەوە 16 میلیۆن دۆلاری تێپەڕاند. بەدەر لەوە تاوکو ڕۆژی چوارشەممە 6/5/2015 ئەم هەفتەیەش ژمارە بانکی کەمپینی ڕەنجی شەهیدان لە بانکی کوردستانی نێودەوڵەتی کراوە دەبێ بە ژمارە 2222. ئاسو سەراوی تۆڕی میدیای ڕوودا و وەزارەتە کاریە ئیرانê di raporekî de ragiyan salane 1400 karker ji ber bûyerên dikar de jiyana xwe ji dest didin. Gorî gotina pisporan tunebûna perwerde û nebûna pisporiyê û nedana giringiyê bi belgenemeyên zanistî di dema wergirtina karkeran de dibin sedem karker jiyana xwe ji dest bidin. Herwiha kêmxemiya xwediyên kar dibin sedemên serekeyek û karker dema kar de jiyana xwe ji dest didin.